بەخوا کە شووایم ڕە خۆشە ئاغا زۆر خۆشە ماشەڵا بەخوا ڕاستیان تۆ شێر بەنانە ڕق بەخێو ناگرێت بەخێر کاکە گیان ئەمە مۆتا یامای گەمە چییە؟ ئێمە چەند پرسیارێکمانێ بۆ ئاغای ئەم منتیقەیە ئەگەر زانی ئەمە خەڵاتەکەمان $100 پێشکەشی یەکەین قوربان تامم یەخوا بەخێر من سەر ئەو چاهانم بەخێر دەخوا وەڵڵی نەڵێم ئاغای خۆمانە و زۆر پیاوێکی سیاحی و بەجەرگە هزار جار لە شەڕ و دار و بەردابەشگاری گرە و فیشەکی ئاوا بەدەست گرتووە هێگەی $100 نییە بۆ پیاوە بەست لەبەرەوەی هاتوون دڵتان ناشکەین من پرسیاری لەکەم بۆ گەزانی $100 خەڵاتی بەنێ نەشی زانیەوە تەبعەن بۆ خۆمە فەرموو پرسیارەکانی لێ بکە لە خزمەت ئاغاجیان ئەگەر ئێواران بچیتە سەر سفرە چییە خۆی؟ وەکە بەک ناغەم شتێکەرە خۆم ێ باشە ئەزانم نانەخۆی ئاخر ماسیە قۆزیە قازە قەلە خۆ تۆ یا دۆشتانەی چۆغا بەکرد شتیارە خۆم ئەو نەزانی وەکە بەک ناخۆم پرسیارە تری یەکەم چۆغا بەکرد ئەگەر بەیانی ڕۆژ بۆیەوە چووی بۆ بازار چی لە پێ دەکەی؟ هاتی خۆ بە پێخاستی ناچم شتیان لە پێ یەکەم ئاخرەزان پێڵاو لە پێگەی شیحاتەیە پاپوجە قۆنەرەیە کلاسە چی لە پێەکەی؟ خۆ بە پێی پەتی ناچم شتیان لە پێ یەکەم پرسیارە تری یەکەم چۆغا بەکرد دا من پرسیارێ لە تۆەکەم ئێستا فەرموو ئاغا ئەم ڕسمە زانە ئەو ڕسما بینم بەڵێ چکێ بزانە چی هادسەیرێکی کە ئاخا ئەوە زەلامێکە ڕووی ڕەش بووە ڕنگ بە ڕوویەوە نەماوە ئەزانم ڕووی ڕەش بووە ئەزانم خاڵتە مامتە کێ ئەمە گۆرە بۆ قادری خوا ئاغا